میوانداری بەڕێز دکتۆر محسین ئەدیبمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەرن لە شاری سلێمانی. دکتۆرگیان سڵاو لێبێ بەخێربەی. سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێوەچوونی چلا بۆ بەرز نرخاندنی بەهرە و داهێنانی هونەرمەندان چ پەیامێکی لە پشتەوەیە؟ ڕاستە پەیامی زۆر لە پشتەوەیە، بەڵام ئەکرێ من لێرەیە باسی دوو پەیام بکەم. یەکێک تایبەتە بە هونەرمەند کە چلەگرتن لە ڕاستیا ڕێزگرتنە لە هونەرمەندان و لە کار و بەرهەم و خزمەتەکانیان پێیان ئەڵێین کە ئێوەمان لە یادا و ئێوەمان لەبیر نەچوێتەوە، بۆیە مەراسیمتان بۆ ڕێخین بۆ ڕێزگرتن. پەیامی دووەمیش لە ڕاستیا پەیامێکی گشتیە، چلە لە کۆمەڵگای کوردیا چەندین سەدەیە هەیە. بەڕێی من بوونی چلە لە ناو کۆمەڵگای کوردیا نیشانەی ئەوەیە کە میلەتی ئێمە میلەتێکی ژیان دۆستە. کاتێک کەسێکی لێ ئەڕوا، کاتێک کەسێکی وەفاتەکە، ینی بەلایەوە دۆخێکی نائاساییە. بۆیە جگەلەوەی کە پرسەی بۆ ژێڕێ ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژ هاوکات چلەشی بۆ ژێڕن و ئەم چلەیە لە ڕاستی علامەتیەوەیە کە ئێمە کۆمەلگایەکی ژیان دۆستین. بۆیە کاتێک کەسێکمان لێ ئەڕوا لێون ئەبێ بە ئاسانی بیرمان ناچێتەوە، بۆیە بەراسیمی جۆرا و جۆری بۆەکەین. دەستان خۆش بێ. هونەرمەند لالە عەبدا هونەرمەندێکی بە دڵنیایی هاوچەرخ بوو و تابلۆکانی ڕنگدانەوەی هزر و خەیاڵێکی فراوان و هەستێکی هونەری ناسکی هەبووە. ئێوە وەک بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە پرۆژەتانە هەیە کە تابلۆکانی هونەرمەند لالە عەبدە و ئەو هونەرمەندانەی کە کۆچی دوایی ئەکەن لە ژێرزەمینەکان و لە ماڵەکانیان بهێنرێنە دەرەوانێ و تابلۆکانیان نمایش بکرێت و لە فەوتان ڕزگاریان بکەن؟ پرسیارێکی زۆر باشە، دەست خۆش. ئێمە چلەی بۆ ڕێکەخەین لە چلەکەیە، لە چوارچێوەی چلەکەیە بەڕاستی پێشانگایەکی شێوەکاری شەیە کە بەشێک لە تابلۆکانی لالە عەبدا ڕەحمەتی نمایش دەکرێت. بەڵام سەبارەت بەوەی کە ئێمە گەلەریەکمان هەبێ کە بتوانین هەم کارەکانی لالە عەبدە و کۆمەڵێک هونەرمەندی تری زۆری شێوەکاریشمان هەیە کە گیانیان سپاردووە، لە ڕاستیا ئەم ئیشە ینی پێویستی بە گەلەریەکەیە، بە گەلەریەکی هاوچەرخەیە کە ئێمە ئەلبەتە ینی ئێستا ئیش لەسەر ئەوەکەین کە مۆزەخانەیەکی هاوچەرخمانەیە، نازانم جەنابەت ئاگاداریان نا، خەریکی تەعمیرکردنەوە و با بڵێن سەر لە نوێ نۆژەنکردنەوەی ئەو مۆزەخانەیەین کە ئەو مۆزەخانەیە ڕاستە با بڵێن ناتوانێت بێتە گەلەریەکی هەمیشەیی هونەرمەندان، بەڵام ئەتوانێت بە شێوەیەکی بەردەوام کار و چالاکی جۆرا و جۆری هونەرمەندان و شێوەکاران لە ناو ئەو مۆزەخانەی هاوچەرخەیە عەرز کرێ. و بۆ لێرە شەوە لە ڕاستیا بە پێویستی ئەزانم کە سوپاسی کۆمپانیایی ئانزۆ بکەم کە بڕیاری داوە کە بە مەبلەغێکی زۆر لە ڕاستیا ئەو مۆزەخانەیەمان ئەو مۆزەخانەی هاوچەرخەمان بۆ نۆژەن کاتەوەکو چۆن پێشتریش سەرای سلێمانی کەم تا زۆر بە باشی بۆ ڕازاندوینەتەوە و بۆی نۆژەن کردوونەتەوە کە لە ڕاستیاوە جێگای دەستخۆشیە و ئەمەش بە بیان و ئەزانم بۆ ئەوەی کە لێرەوە لە ڕاستیا ینی داوا لە سەرمایەدارەکان بکەم، لە کۆمپانیاکان بکەم کە لا بەلای کای کولتوری و کای ڕۆشنبیریە بکەنەوە، چونکە لە ڕاستیا کای کولتوری و کای ڕۆشنبیری ئەگەر لە کایی سەربازی، ئەگەر لە کایی دیبلۆماسی، ئەگەر لە کایی سیاسی گرنگتر نەبێ هیچی کەمتر نییە بەڕاستی. و هیوادارم کە ینی بڕێک لەو سەرمایانەی کە هەیەە لە بواری کولتوریا ئینتاجی بکەن و بەرهێنانی تیا بکەن، با بڵێن کاری لەسەر بکەن، خەرجی بکەن، چونکە لە ڕاستیا بەتایبەتی کوردستان بەگشتی و بەتایبەتیش سلێمانی ینی تایبەتمەندی سەرەکی شوناسی کولتوریە، بۆیە لە ڕاستیا بەداخەوە ئێستا حکوومەت خۆ دەزانی ینی بە هەر قسە نەیکەم، ینی لە جێی سوالکەرایە بەڕاستی سواڵی پێشێ بەداخەوە، بۆیە لە ڕاستیا ئێستا ئەبێت ینی سەرمایەدارەکان کۆمپانیاکان بێن ئەم فەراغە بکەنەوە بۆ شایە بڕکەنەوە کە ئەو قەیرانە دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانی تێکەوتووە پڕیکەنەوە. لێرەوە لە ڕاستیا ئێمە پرۆژەمان هەیە و سایت پلانی دوور و درێژ و مفەسەڵمان هەیە بۆ دروستکردنی شاری کولتوری
لەناو ئەم شارە کولتوریە با بڵێن گەلەری هاوچەرخی گەورە گەورە هەیە هۆڵی سینەمای گەورە گەورە هەیە بەڵام ئەمە پێویستی بە چییە پێویستی بەوە هەیە کە وەکوتم حکوومەت ئێستا لە ڕاستیا لا بەلایەم شتانەیان ناکاتەوە مەفروزە لە کەناڵەکەی ئێوە و لێرەوە لە ڕاستیا بە پێویستی ێزانم کە داوا لەوان بکەم بلا بەلایەن مۆسەلانەیە بکەنەوە جابزانین گوێیەکەیە بۆ گوێگرتن بەڵێ دوای نۆژەنکردنەوەی مۆزەخانەی هاوچەرخ بەڕێستان یان بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر پلانی چییە بۆ ئەو شوێنە مەزنە جوانە کە لە شاری سلێمانیە هەیە؟ خۆی لە ڕاستیا ینی ئەو مۆزەخانەیە ئێمە بە بڵین پارتنەرێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی باڵندەباران کە تایبەتمەندن لە بواری شێوەکاریە با بڵین کۆمەڵی کوردی خۆمان لێرە و لەگەڵ یەک دووسێ فەڕەنسیش با بڵین هونەرمەندی فەڕەنسی کە مهتەمن بۆ مۆزوعانە ئەم مۆزەخانە با بڵین ئیدارەدانی بە هاوبەشی لە بینی ئێمەوەوانە ئەبێەوە بەشی شێوەکاریشمان ئۆفیسیان لەوێ ئەبێت بۆەوەی کە بە بەردەوامی با بڵین ئاگیان لە چالاکیەکان بێ و سەرپەرشتی چالاکیەکان کەن و بەرنامە بۆ جێبەجێکردنی چالاکیەکان دابنێن بێگومان ئەو مۆزەخانەی هاوچەرخە کە تەواو ببێ و نۆژان بکرێتەوە کەەوە بە یەکێ لە ئیشە ئەساسیەکانی ئێمە ئەبێتە شوێنێک بۆ عڕزکردنی سەرجەم تابلۆکانی کوردستان و غەیری کوردستانیش ینی ئێمە وەکوتم ینی کۆنتاکتمان هەیە لەگەڵ دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق و دەرەوەی ئەم ناوچەیەشە بۆی کە بتوانین هەر ناوەکە کە پێوترێ مۆزەخانی هاوچەرخ بە مانای کەلیمە مۆزەخانی هاوچەرخ بێەوە بتوانێت بێتە سەکۆیەک بۆ نمایشکردنی کۆی کارە ناوازەکانی شێوەکارەکانی دنیا بە کوردستانیشەوە. سەرکەوتوو بن هونەرمەندێکی وەکو لالە عەبدا ئەتوانم بڵێم چ لە کوردستان و چ لە دەرەوەی کوردستانیش جوانیەکانی کوردستانی بە شەیدایانی هونەر ناسانوە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی ئەتوانێت چ ڕۆڵێک بگەڕێت بۆ بەردەوامی بەم ڕێبازەی؟ بێگومان ئەوەی کە مامۆستا لالە عەبدە و شێوەکارەکانی تر و شانۆکارەکان و سینەماکارەکان و گۆرانی بێژەکان و میوزیسیانەکان ئەیکەن و زایدەن با بڵین ئەدی بوون و سەر و ڕۆشنبیرەکانیش من هەمیشە خسوومەتە چوارچێوەی کۆنسێپتی باڵیۆزەوە بە باڵیۆزکردنی کولتورەوە ینی کولتور کاری هونەری لە ڕاستیا ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیە گێڕێ لە بواری دوولەماسی و لە بواری سیاسیە کە من ناومناوە باڵیۆز ینی ئەمانە ئیشی باڵیۆزە بینن بەڕاستی ینی کاتێک کە بۆ منە لالە عەبدام پێشەنگایەک لە فەڕەنسایە لە ئەوروپایە لە دەرەوەی کوردستانە کاتەوە ئەمە بە تەنها نمایشکردنی کاری هونەرمەندێک نییە بە تەنها بەڵکو نمایشکردنی کوردبوونە چکام هونەرمەندە کووردە و گوزارش لە معاناتی کورد و کێشەی کوردبوون و قەزەی کوردیەکات بۆ کاتێکە نمایشێکە ئەمە ینی تۆ وایە کولتورەکەی تۆ ینی بووبێتە باڵیۆزی تۆ کە تۆ باڵیۆزت نییە بەڕاستی لە سەراستی ڕسمی بۆیە لە ڕاستیا ئەرچی ئێمەیە ینی کە ئیش لەسەر زیند و ڕاگررتنی هەم کارەکانی لالە عەبدە و هەم خەڵکانی تریش با بڵین هونەرمەندە ئازیز و خۆشەویستەکانی تریش کە بە جیانی هەشتین و ئەوانەشی کە ئێستا خۆشبەختانە لەگەڵمانان و ئەژین و ئیشی ئێمەیە بەڕاستی و ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە و ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان چکۆ لە ڕاستیا بە باڵیۆزکردنی کولتور بە باڵیۆزکردنی هونەر شتێکە لە توانای ئێمە گەورەترە چکەمە پێویستی بە بودجە هەیە تۆ ئەم شتانە بگوازیتەوە بۆ ئەو دیوی کوردستان ینی بینەریدە بەغا بینێتە وڵاتانی عەرەبی بۆ نمونە بیان وڵاتانی ئەوروپا ئەمریکا ئەمە پێویستی بە بودجەیەکە کە کەسێک کابینەیەک حکوومەتێکە توانێت کە بە مانای کەلیمە قەدری کای کولتوری قای ڕۆشنبیری بزانێت کە بەداخەوە من ئەم گلەیە لای ڕێئێوەکەم ئەم ڕخنەیە لای ئێوە گرم کە بەداخەوە ینی نوخبەی دەسەڵاتداری ئێمە تا ئێستا شۆک و پێویست گرنگی کای کولتوری نازانێ و ڕەنگە لەم ڕۆژەوە باشترین بەڵگا بەرنامەی کاری کابینەی نۆ بێت کە بەداخەوە تەنها جوملەیەکیشی تەرخان نەکردووە بۆ گرنگیدان بە کای کولتوری کە ئەمە ڕخنەیە کە زۆر ئەبێ لە سەری بوەستین کاتێکە کابینەیەکی حکوومەت بەرنامەکەی کارەکەیە یەک جوملەیتیانە یەک وشەیتیانە لەسەر گرنگی کای کولتوری و بەداخەوە لە بەرنامەی کابینەکانی پێشوشە هەبوو بێ هەروەکو پێویستیشیان لەسەر نەکردووە بەڵام لە ڕاستیە ئەمە جێگای پرسیارە بۆیە بۆ کابینەی داهاتوو ئێمە ئەبێ فۆکەسێکی جددیمان هەبێت لەسەر مەسەلەی کولتور و فۆکەسێکی جددیمان هەبێت لەسەر کۆنسێپتی بە باڵیۆزکردنی کولتور. ئەمە دەرفەتی ئەم دیدارە بخۆزمەوە و پرسیارێک بکەم کە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی چی لە هەک بەدایە؟ بەداخەوەی مەردۆخێکی ناسایین
ڕەنگە هەم جەنابەت و هەم بینە لە بەڕێزەکانی شەوازانن کە ئێمە لە دۆخێکی زۆر ناساییین ینی فەرمانبەری ئێمە 3 مانگە موچەی وەرنەگرتووە و کە موچە نەبوو یعنی چی یعنی نەسرێش کەمەیان نییە کە بەڵام هونەر ناوەستێ بێگومان کە نەسرێش نەبوو ینی پارە تەرخان ناکرێ بۆ کار و چالاکی هونەری و ڕۆشنبیری چکەوە بە شتێکی بەداخەوە کول ئەگەر بیبەسمەوە بە وەڵامی پرسیارەکەی پێشوەوە ینی کاتێک کە تۆ گرنگی کای کولتوری نەزانین لە ڕاستیا وەکو پێویستیش بودجێ بۆ دابین ناکرێت تا ئەگەر دۆخیش ئاسایی بێ بەڵام ئەمە لە ڕاستیا ڕێگای نەگرتووە لەوەی کە ئێمە بیر نەکەینەوە لەوەی کە ئەمە هەنگاو نەنین لەوەی کە ئەفکارمان نەبێت لەوەی کە پارتنەری تر نەدۆزینەوە چکەوەکو وتم ینی ئێمە کەم تا زۆر دەستمان لە حکوومەت شتووە ڕەنگە نیو بە نیو هاوکاریش و کار و چالاکیەکانمان بکژینا ئێمە لە ڕاستیا هەر لە سەرەتایی دەست بەکاربوونیشمانەوە ئێمە بە بڵین پەیوەندێکی زۆر باشمان هەبوو لەگەڵ ڕێکخراوەکانە سەنتەرە ڕۆشنبیریەکانە قۆنسڵخانەکانە UN کۆمپانیاکان ئێستا خۆشبەختانە دروستمان کردووە پەیوەندی باش لە بەرنامەمانایە کە با بڵین فیستیڤاڵێکی نێودەوڵەتی ئەدەب بکەین لە بەرنامەمانایە و ئێستا با بڵین ئەم پرۆژەیەمان پرۆژەی فیلم دروستکردنی فیلم بە مۆبایل ئێستا لای نووسینگەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت هەر لێرەوە داوای لە یەکەم کە بە زووترین کات پرۆژ باڵین ئەو بودجەیەمان بۆ دابین کە پارێکی زۆریش نییە بۆی کە بتوانین لە پاییزا بۆ نمونە لانی کەم ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین و لەگەڵ ڕێکخراوی CDOە با بڵین خەریکی لە بواری شانۆیە خەریکی ئیشێکی زۆر گرنگین کە ڕەنگە لە ئایندەیەکی نزیکا سەر پێ بکەوێ کە بریتە لە ڕابەتکردنەوەی شانۆ لە هەشتاکان لەگەڵ ئێستاە با بڵین زیندووکردنەوەیەکی ئیفتیرازی کۆمەڵێک شانۆ کە لە هەشتاکانە نمایش کراون و لە ئێستاە و خەڵاتکردن و تەقدیرکردنی هەموو شانۆکەرانی کە لەوێ بەشداریان کردووە کە ئەمە ئیشێکی گەورەی لەگەڵ بەسواسەوە لەگەڵ ڕێکخراوی CDOە ئەو کارە ئەنجامەدەین و لە ڕاستیا ینی سەرقاڵیکردنەوەی پێشانگای شێوەکارین کە لە ئایندێکی نزیکای شەڵای بینن با لێستەوە باسی نەکەم و کاری ترمان زۆرە بەڕاستی بەڵام دیسانەوە ئێڵێم کە پێویستی بە پارتنەرە پێویستی بە هاوکاریە پێویستی بە دەعمە بەڕاستی جۆنەتە زانی کار و ڕۆشنبیری ئەوانە بە کیسەی بەتاڵەوە ناکرێت. هیوای سەرکەوتن زۆر خوازم بەڕێز دکتۆر محسین ئەدیب سپاس کە ئەدەبووی لەگەڵمان.